ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری منداڵان ناسراو بە یونسێف دەڵێت نیگەرانە بەهۆی ئەم پێشێلکاریانەی بەهۆی توندوتیژیەکان لە ئەفغانستان بەرامبەر بە منداڵان دەکرێت. منداڵان لە نێوەندی توندوتیژیەکاندا لە ئەفغانستان باجێکی قورس دەدەن. ئەم وێنەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە ئەوە نیشان دەدات کە کوڕێکی ئەفغانی لە پارێزگای هەلماند کوژراوە. پۆستەکانی سۆشەڵ میدیاش شەڕ لە سەرتاسەری ئەفغانستان بڵاو دەکەنەوە. لە ناویشیاندا وێنەی ئەو منداڵانەی کە قورسایی جەنگەکە کەوتوتە سەرشانیان. یونسێف و ڕیکخراوی منداڵ پارێز لە ئەفغانستان ڕۆژی دووشەممە ڕایانگەیاند کە لە 3 ڕۆژی ڕابردوودا لانی کەم 27 منداڵ کوژراون و 136 منداڵیش بریندار بوون. دەتوانم بڵێم ئەمە تەنها سەرەتاکەیەتی. منداڵێکی زیاتریش بریندار بوون یان مردوون یانیش لە سەرانسەری وڵاتدا دەمرن. بۆیە ئێمە بەڕاستی نیگەرانین. ڕیکخراوی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند کە تەنها لە مانگی ڕابردوودا لە هەرات و قەندەهار و لەشکرگاه لانی کەم 1000 هاوڵاتی کوژراون لە کاتێکدا کە تاڵیبان هێرشی بۆ سەر ئەم شارانە دەست پێ کردووە. هەروەها نەتەوە یەکگرتوەکان ڕاشیانگەیاند زیاتر لە 390,000 کەس کە زۆرینەیان منداڵن لە سەرەتای ئەم ساڵەوە بەهۆی بەردەوامی توندوتیژیەکانەوە ئاوارە بوون. من لەگەڵ 5 مناڵمدا هەڵاتوم. یونسێف داوای لەلایەنە شەڕکەرەکان کردووە کە ئەم شەڕ و پێکدادانە ڕابگرن. بۆی یونیسێف داوای ڕاگررتنی توندوتیژی لە هەموو لایەنەکان دەکات تا بگەڕێنەوە سەر مێزی دانوستاندن بۆ بەدیهێنانی ئاشتی و هەموو تواناکانیان بخەنەگەر بۆ ئەوەی مناڵان بپارێزن و مناڵیان پێبەخشن کە مافی خۆیانە. سەرەڕای داواکان بۆ گفتوگۆکردن تاڵیبان هێرشەکانیان بۆ سەر شارە سەرەکیەکانی سەرانسەری وڵات چڕ کردوتەوە.